مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری بەردەوامە لە بانگەشە بۆ کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک مامۆستا فەرحان غەریب. لەو چوارچێوەیەدا بەرپرس و ژمارەیەک لە ئەندامانی مەڵبەند و مامۆستا فەرحان کاندیدی ژمارە 2 لە هاوپەیمانی مەشخەڵ سەردانی ژمارەیەک دۆست و ئەندامی کۆمەڵ و خانەوادەی گەڕەکی فەیلەقیان کرد. لەو دیدار و سەردانانە وەفدی کۆمەڵی دادگەری وێڕای سوپاسی هاوڵاتیانی ئەو گەڕەکە پلان و ئەجێدای هاوپەیمانی مەشخەڵیان بۆ خستنە ڕوو کە خزمەتکردنە بە هاوڵاتیان و باشترکردنی دۆخی شارەکەیە. لە بەرامبەردا هاوڵاتیان پشتیوانی خۆیان بۆ کاندیدەکەی کۆمەڵ دووپات کردەوە و هانی خەڵکیاندا ڕۆژی دەنگدان بچن دەنگ بدەن و ئەزمموی ڕابردوو دووبارە نەکەنەوە بەڵکو خەڵکی دڵسۆز و چاک و دەستپاک بکەنە نوێنەری خۆیان. وڵای من ئەواتم ئەوەی بۆ ملەتی بێ بۆ کوردی بێ ئەوە چاکە ئیشەڵا بە یەک دەنگ بە یەک دەنگ بدەین بۆ کورد و هەسین گشتمان بەس دژمن یەکتریش بین بەس لەم ڕۆژای یەک بگرین و یەکگوتووی. وڵی پێویستە کەرکووکێن ئێمەیە مافمان لە کەرکووکە دەنگ نێنی مافمان نامینێ و حسامان خراپە. ڕای من ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە لەبەرەوەی چەند ساڵێکی زۆرە هەڵبژاردن نەکراوە و خەڵکانێک لەم شارە دەستڕۆبوونا هیچیان بۆ خەڵک نەکردووە. هیوادارم هەر هەمومان بتوانین بچیت نەنجی خۆمان بدێنە ئەو کەسەی کە تاقیمان نەکردوێتەوە. ئەم زارە کەسێکی نوێ تاقی بکەینەوە کەسێک کە بزانین دەستی پاکە و ئیشی باش بۆ ئەم شاراکەت. ئیشەڵا ئەزمموی ڕابردوومان شکستی هیناوە بە هەموو شێوەیەک شکستی ناوە ینی با خەڵکێکی دووبارە خەڵکێکی تازە دووبارەکەینەوە قەیچیەکە. من وەک ئافرەتێکی ئەم شارە ئەمەوێت دەنگ بدەم بە بەڕێز مامۆستا فەرحان کە کەسێکی پاکە ڕابردوویەکی پاکەیە. من خۆم لە نزیکەوە باش ئەیان ناسین ئایلە و خێزان و خۆیان ئەیان ناسین کە کەسانێکی زۆر بەڕێزن کەسانێکن بە خەمی فەقیرانەوەن بە خەمی هەژارانەوە خەمی مناڵانی بێباوکەوەن لە نزیکەوە ئەیان ناسین چەندین پرۆژەی ڕێک و جوان و دینیان هەیە. مامۆستا فەرحان غەریب کاندیدی ژمارە 2 لە هاوپەیمانی مەشخەڵ ڕایگەیاند بۆ ئەوەی کورد بتوانێت پێگەی خۆی لە کەرکووک قایمتر بکات پێویستە هاوڵاتیان دەنگ بە کەسانی شایستە و نوێنەری ڕاستەقینەی خۆیان بدەن تا بەرگریکردن لە پێگەی کورد لە شارەکە بکاتە کاری لە پێشینەی نەک دەستەبەرکردنی بەرژەوەندیە تایبەتی و حەزبیەکانی. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دیارە ئێمە لە شاری کەرکووک بەردەوامین لە سەردانی دۆست و ئەحباب و لایەنگرانی خۆمان. دیارە زۆر پێویستە ئەم هەڵبژاردنەی ئەم جارە دیارە 18 ساڵە نەکراوە و پێویستەکە خەڵک زیاتر بەرچاوڕوون بێ خەڵکانێکی دەستپاک و ئەمین و متمانە هەڵبژێرن ئەم جارە نوێنەری ڕاستەقینەی خۆیان بدۆزنەوە. ئەگەر بێت و ئێمە نوێنەری ڕاستەقینەی خۆمان هەبێ ئەتوانێت پێگەی کورد لە حکوومەتی خۆجێیی کەرکووک لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەهێز بکاتەوە. ئەجینا بۆ حاڵی کە ئیستا کورد بۆتە هاوڵاتی ژمارە 2 ئەگەر دەنگی پێویست نهێنن هەر بۆ حاڵەتە لاوازی ئەمینێتەوە. لە بەرنامەی کاری هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکی نێوان کۆمەڵ و یەکگرتوودا گرنگیدان بە دۆزی کورد و هەوڵدان بۆ گەڕانەوەی پێگەی کورد لە حکوومەتی خۆجێیی کەرکووک لە پێشینەی کاری نوێنەرەکانیان دەبێت. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.